دیارە من ئەمڕۆ لە نێو هۆڵی مۆزەخانەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانیە لە نێو ئەم هۆڵەیە پێشەنگەیەکی شێوەکاری کا پێشەنگاکە وەکو خۆشت ئاماژەت پێکرد لەژێر دروشمی چەکێک لە هونەرمەندانی شێوەکار کا شێوەکارانی با بڵێن پارێزگای سلێمانی و هەڵەبجاتیایە بەشداریان کردووە کە 133 شێوەکارن هەرێکیان بەکاری جۆرا و جۆر دیارە مەبەست و ئامانجی ئەم پێشەنگایەش لە هەفتە ساڵیەتی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پێشەنگایە کراوەتەوە بەڕووی ئامادەبووانە بەڕووی ئەو کەسانی کە حەز بە با بڵێن تەماشاکردنی زۆرێک لەو تابلۆیاناکەن کە بە دەست و پەنجەی شێوەکاران کێشراوە جا من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر کردنەوەی ئەم پێشەنگایە ئەچمە لای زۆر بەڕێز مامۆستا ماجید طەیب کا بەڕێزیان وەکو سەرپەرشتیاری گشتی پێشەنگای چەپێک لە هونەرمەندانی شێوەکار و بەڕێزی شان خوان شێوەکارن مامۆستا گیان بێتە لای من سلااو لێ بێتەوەم کاتت باش سپاس بۆ بەڕێزت مامۆستاگیان بە سەرەتا لەوە دەست پێ بکەین دانانی دروشمی چەپکێک لە هونەرمەندانی شێوەکار ئەمە خۆی لە خۆیە چه ئامانجێک ئەگەیەنێت و چه گوزارشتێک ئەگەیەنێت لە کردنەوەی ئەم پێشەنگایە چەپکێک لە هونەرمەندانی شێوەکار چەپکە گوڵاکەی هەڤاڵ مامجەلالە ئێمە هەموو ساڵێک لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستانە کۆمەڵی هونەرمەندی دەزڕەنجین بەشداریەکەن زۆر بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ هونەرمەندان زۆر بە تەخۆشی و هاتوونەتە ناو معرەزەکەەوە هەیانە بە ئیشێک هەیانە بە 3 ئیش هەیە بە 4 ئیش وتمە 2 ئیش بێنن ئیشێک بێنن وتیان ئێمە حەزەکەین بە 3 ئیش بەشداریکەین بە 4 ئیش بەشداریکەین خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تەوای کردووە ئەم میشە جوانە بکەین کە ئێوەی بینن کارەکان جۆرا و جۆرن من ئاماژەم پێ نەکرد کە هەریەکیان با بڵێن گزارشتن لە کارێک هەریەک لە تابلۆکان گزارشتێک لە پشتێوەیەتی کە هەندێکیان بۆ نمونە بالەوە دەست پێ بکەین لە با بڵێن سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و با بڵێن هەڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەمان کاتە سەرجەم ئەو تابلۆیانی تر هەرێکیان گزارش لە سروشت و ئاوەدانی کوردستان و کلتورە جوانەکەی کوردستان تۆ گزارشت چیە لەسەر ئەم بابەتە هونەرمەندان هەر هونەرمەندە و بە ستایلی خۆی تعبیری لەم ڕۆژە کردووە هەیە بە ئیشێکی زەیتی بەشداری کردووە هەیە بە ئیشێکی گرافیک هەیە بە سیرامیک یعنی هەر هونەرمەندە و ستایلی خۆی هەیە و بۆ ستایلی خۆی بەشداری ئیشەکەی کردو مامۆستاگیان من پێم خۆشە بچینە لای ئەم وێنانە کە ئێستا ناو بەناو هاوکارە وێنەکانش ئەگوازێتەوە کە ئەمە هەریەک لە با بڵێن باگراوندێک لە پشتی ئەم وێنانەوەیە کە ئەمە وێنەی هەڤاڵ مامجەلال و تەواوی با بڵێن دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و با بڵێن خانمی شاخ و شار خەت و هێرۆ ئیبراهیم ئەحمەد و خات و شاناز ئیبراهیم ئەحمەد کە لەم تابلۆیانەیە بە دەست و پەنجەی شێوەکاران کێشراوە بۆمان باسکەیت ئەم تابلۆیە گزارشتی چی لە پشتەوەیە و ئامانجەکەیت ئەم تابلۆیە وێنەی هەڤاڵ مامجەلالە بە گرافی کراوە نووسینەکانیش ژیاننامەی هەڤاڵ مامجەلالە هونەرمەندەکە بە ستایلی خۆی ئیشەکەی ڕەنگانوە زۆر باشە سەرجەم ئەو کارانی ترکە هەرێک لە بنەماڵی با بڵێن خوا لێ خۆش بوو هەڤاڵ مامجەلال لەم تابلۆیانەیە دەرئەکەوێت مەبەست و ئامانجەکانی هەر ئەوەیە کە بۆ منە خۆشەویستیان هونەرمەندان خۆشەویستیان یاخود دڵسۆزیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانەیە لە پای ئەوەی کە زۆرێک لە پۆلێک لە هونەرمەندانە کۆبکەنەوە لە پێشەنگاکە یەکەم جار خۆشەویستی خێزانی هەڤاڵ مامجەلالە دوایەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە سێمینیشیان ڕنج و خەباتی هەڤاڵ مامجەلال نەک لە کوردستان و لە عێراقا لە شەرقی ئەوسەتا وێنەی نییە بۆ تعبیر و بۆ خۆشەویستی و بەشداریان کردو پێم خۆشە ئاماژەش بۆ بکەین کە بۆ منە هونەرمەندانی بەشدار بوو لەم پێشەنگایە کە ئێوە ئەتانەوەی دەستگیرۆیەکیان بکەن یاخود ئەو هونەرمەندانی کە بۆ نمونە زۆر نزیکن لە کۆمیتەی ڕێخستنی با بڵێن شەشی ڕێخستن کە ئەمە هۆکارێکە بۆ ئەوی کە ئەو هونەرمەندانە زیاتر بەرکەوتنیان هەبێت لەگەڵ تاوی کارەکانی ئێرە یەکێک لەو کارانی تر کە سەرنجی منی ڕاکێشە تابلۆیەک بوو کە با بڵێن کاغەزی وردکراو کە ئەمە پێم وا بێت زۆر سەرنجی تۆشی ڕاکێشەوە ئەمە تعبیرە لە چی ئەوە مامۆستا ئیسماعیل کردوێتی هونەرمەندێکی دەزڕەنجینە برای مامۆستا ڕەوفە مامۆستا لە مەحەدی فنون جەمیلە ئەم هونەرمەندە اختصاسێکی خۆی هەیە یعنی خاستایلیکی خۆی هەیە بە ئیشی وەرەق ئیشەکات یعنی بەڕنگ ئیش ناکات
ئیشەکانیشی زۆر ورد و جوانی شەو هیوای سەرکەوتنی بۆ خۆز دەستەکان خۆش بێت هیچ پامێکی تر نەماوە بۆی من بچمە لای ئەو هاوکارانی تر من زۆر سوپاسی هونەرمەندانەکەم کە بەشداریان کرد زۆر سوپاسیانەکەم کە بە گڕوتتینێکەوە بەشداریان کرد کە هونەرمەندی وە هەبووە بە 3 تابلۆ بە 4 تابلۆ هاتۆ بەشداری کردووە یعنی ئەمە خۆشەویستێکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هیوای سەرکەوتنیان بۆ خوازم ئیتر نازانم هیچ تعبیرێکی وانە لە خۆشەویستی ئەم هونەرمەندانە کە بەشداریان کردو بەڕێزت سپاس بۆ تۆش مامۆستاگیان دەسەکانە خۆش بێ وەکو مامۆستا ماجید یەکێک لەو تابلۆیانەشی کە خۆی هونەرمەندی شێوەکارە بە تابلۆیەکی هەواڵ مامجەلال بەشداری کردووە کە لێرە وێنەکەی بینن کە بە مەتریاڵی جیاواز هەرێک لەم تابلۆیانە کێشان ئەم با بڵێن مەتریاڵی زیاتر زەیتی تیا بەکارهێناون لە وێنەکانە ئەبینێت جا من ئێستا کاک ئاوەتم لەگەڵەیە کاک ئاوەت محەممەد بەڕێزیان و لێپرسراوی ناوەندی کۆمیتەی شەشی ڕێخستن لەگەڵمانە ئەبێت کاک ئاوەت ئەگەر بیتە لای من سڵاو لێبێتەوە ئەم کاتت باش بێت کاک ئاوات بەڕێستان و لێپرسایی ناوەندی کۆمیتەی شەشی ڕێخستن تا چەندە هەستێکی خۆشت هەیە کە کۆمەڵێک هونەرمەند با بڵێن وەکو پۆلێک هونەرمەند ئەتوانین ناوزەندی بکەین کە توانیانە لەم پێشنگایە بەشداری بکەن کە ئەمانە هەمویان کادری یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود دڵسۆزیان یاخود وەفایان بۆ ڕەمزی یەکێتی نیشتیمانی کوردستان و خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە زۆر سپاس بەخێر بن دیارە زۆر خۆشحاڵم چونکە بەڕاستی ئەتوانم بڵێم یەکێک لە وەسیەتەکانی جەنابی مام جەلالمان جێبەجێ کردووە چکە جەنابی مام جەلال یادی بەخێر بەردەوام ئەیویست هاوکاری هونەرمەندان بین بەردەوام ئەویست ڕۆشن بیرانی ئەم شاری سلێمانیە لە پێشەنگ بن و پێشەوە بن و هاوکار و پشتیوانیان بکەین ئێرە مەڵبەندی ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانیە ئەم شوێنش کە پێشانگاکەی لێکراوەتەوە هەمومان نەزانین ڕۆژانێک کوڕەکانی ئێمە کوڕەکانی ئێمە لێرە ئەشکەنجە دراون و لێرە ئیدام کراون و لێرە سەر و بێسەر و شوێن کراون بەڵام ئەمڕۆ ئێمە توانیمان هەر لەم شوێنەیە یادگاریەکی جوان و تابلۆیەکی جوان لێرە پێشکەش بکەین کە ڕەمزی قارەمانێتی و ئازایەتی گەلی کورد ڕەمزی ئاوادانکردنەوە ڕەمزی سروشتی جوانی کوردستان ئەمانە هەموو لێرە پێشکەشی هاوڵاتیان و هونەردۆستان و هونەرمەندانی شاری سلێمانی بکەین گەورەترین خۆشحاڵی بۆ ئێمە ئەوەیە کە 133 هونەرمەندی شێوەکار بەشداری تیاکە 188 تابلۆیە 33 ئیشی سیرامیک و ئیشی دەستە 13 ئیشی پەیکەریە کە بەڕاستی ئێمە خۆی لەخۆیان گەورەی پێشانگاکە نیشانەدا کە هەمویان بەشداریتیان هەموو چوین توێژەکانی هونەرمەندان بەشداریان تیا کردووە ئێمە بەردەوام هاوکاریان نەبین پشتیوانیان نەبین بۆی کە لەم کارە جوانانە بەردەوام بن شاری ڕۆشنبیریە پایتەختی ڕۆشنبیریە ئەبێ ئێمە لە دوای کۆنگرەی چوارەوە کە بڕیار دراوە یەکێتی نیشتیمانی کوردستان نوێبوونەوە لە خۆیان بکە ئەبێ نوێبوونەوە لە سەرجەم ئیشوکارەکانی ڕێکخراوەی خۆمانە بکەین ئەبێ هەوڵ بدەین هەموو چین و توێژەکان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە کار بکەن و بێنە ناو کایەکانی ڕێخستن و کایەکانی سیاسیەوە بۆی حەز و ئاوات و ئامانجەکانی خۆیان لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەدەست بێنن بەدی بێنن کاگاوات زۆر بە کورتی وەڵامی ئەم پرسیارم دەستکەوێت ئێوە تا چەندە هەوڵەیەن لەکردنەوەی ئەم جۆرە پێشەنگایانە پێشەنگاکاتان گەورەتر بکەن لە ئەست با بڵێن لە ئەستی کۆمیتە دەرچێت بۆ پلەکانی سەروتر بۆ نمونە لە نێو مەڵبەندەکانە یاخود لە مەکتەب سیاسیە هونەرمەندێکی زۆرتریش کۆکەنەوە لەبەرەی ڕەنگە هونەرمەندێکی زۆر هەبێت هەوادارانی یەکێتی نیشتیمانی کوردستان بن خوازیاری ئەو بن بەشداری زۆرێک لەو پێشەنگایانە بکەن کە لەلایەن ئێوە ئەکرێتەوە سەرپەرشتی ئەکرێت ئێوە پەیامتان چێت لەسەر ئەوەی کە میوانانێکی زۆریش با بڵێن لە دوێنێەوە کە یەکەم ڕۆژ بۆ میوانانێکی زۆر سەردانی نێو پێشەنگاکانیان کردووە ئەوەی کە ئێمە ئەمڕۆ کردومانەوە تەبعاً هاوکاری پشتیوانی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بووە مەڵبەندی ڕێخستنی سلێمانی هاوکار و پشتیوانمان بووە و بەردەوام لەگەڵمان نابوون و دڵنیام لەوەی کە زۆربەی زۆری هەواڵانی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و بە تایبەتی هەردوو هاوسەرۆک پاڵپشت و پشتیوانمانن بۆی کە چۆن بتوانین خزمەتی ئەم شارە بکەین و چۆن بتوانین خزمەتی هاوڵاتیان بکەین و هەموو چین و توێژەکان لە ناو کاری ڕێکخراوەی خۆمانە کۆ بکەینەوە بۆی کە هەوڵ بدەن ئامانجەکانی خۆیان لە ناو حیزبە بەدەست بێنن و بەدی بێنن ویان ئیشی لەسەر بکەن بۆی کە بگەنە ئاواتەکانی خۆیان زۆر سپاس بۆ پەیامەکان سپاس بۆ وتەکانت بەڵێ خۆشەویستان وەکو کاک ئاوات وەکو لێپرسراوی ناوەندی کۆمیتەی شەشی ڕێخستن ئاماژەی بۆ کرد کە سەرجەم ئەو تابلۆیانی کە لێرە نمایش ئەکرێت لەوە دەست بە یەکەمەوە کە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دامەزرێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و خانمی شاخ و شار خاتو هێرۆ ئیبراهیم ئەحمەد و خاتو شاناز ئیبراهیم ئەحمەد کە لەم تابلۆیانەیە دەبینێت کە ئەمە شێوەکاران دڵسۆزیان خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتیمانی
کوردستان دووبارە دووپات ئەکەنەوە. جا من پێم خۆشە کۆمەڵێک لەو هونەرمەندانە لە زاری خۆیانەوە کۆمەڵێک پرسیاریان لێ بکەین کە ئەمڕۆ بەشدار بووی نێو پێشەنگاکەن و ئەیانەوێت پەیامی خۆیان بگەێنن لە بەشداریکردنیان. مامۆستاگیان ئەگەر بێتە لای من سلااو لێ بێت ئەم کاتت باش بێت دووبارە خۆت بناسیێنە بۆ ئێمە بۆ بینەران و کارەکەشت خۆی لە چیا بینێتەوە. من بەکر عومەر بەرپرسی یەکەی چالاکی هونەری قوتابخانە و خوێندنگەکانی ڕۆژاوای سلێمانی. دەستەکانە خۆش بە مامۆستاگیان تۆزە من لە ناوە خراپم زوو ناوم بیرەچێتەوە چالاکیم زۆر لەگەڵ بەڕێستا کردووە. مامۆستاگیان کارەکەی تۆ خۆی لە چیا ئەبینێتەوە ئامانجی تۆ چی بوو لەگەڵ بەرکەوتنت لەگەڵ زۆرێک لە هونەرمەندانە؟ بێگومان ئێمە وەک هونەرمەندان کە لە سلێمانیا دانیشتین و کارەکەین سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری و هونەر کە هەمومان قەرزاری ئەم شارەین بەڕاستی و ئەمڕۆ لەم پێشانگایەدا لە یادی دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستانە بێگومان کۆمیتەی 6 کە سەرپەرشتی کردو ساڵانە کۆمەڵێ هونەرمەندی زۆر کۆ ئەکەنەوە لە هۆڵێکی ئاوادا ئەبێتە هۆی ئاڵ و گۆڕکردنێکی هونەری بێگومان شتێکی زۆر باشە بۆ هونەرمەندان چونکە لەم کاتەیە بەهۆی هەندێ بار و دۆخ و زروفەوە پێشانگاکان کەم بوونەتەوە کار و چالاکی هونەریەکان کەم بۆتەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان وەک چالاکی قوتابخانەکان تەواوی کار و چالاکیەکانمان ڕاگرتووە لە ناوەندەکانی خوێندنە. ئەم جۆرە کار و پێشانگایانە شتێکی زۆر باشە بۆ هونەرمەندان کە ئەکرێتەوە ئاڵ و گۆڕێکی هونەری ڕوئەیات بە تایبەت لە کۆمەڵێ هونەرمەندی ئاوەکان نزیکەی 135 هونەرمەندێ بەشداری کردووە لە هونەرەکان. زۆر سپاس بۆ تۆ ببوو لە کاتەکەم کەمە بەڵام من ئەمێ بە کورتی پەیامی زۆرێک لەو بەشداربووانە وەرگرم. مامۆستایەکی ترم لەگەڵایە لێدوانی لێ وەرگرم. مامۆستاگیان سلااو لێ بێتۆم کاتت باش دەستخۆشیت لێ یەکەم بۆ بەشداریکردن لەم پێشانگەکەم من خۆشسەلام. مامۆستاگیان با لەوە دەست پێ بکەین کردنەوەی ئەم پێشەنگایانە تا چەندە دەرفەتێکی باش ئەڕەخسێنێ بۆ هونەرمەندانی شێوەکار کە بۆ نمونە دڵسۆزیان خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەیە و دووپاتێکەکەنەوە لە ڕێگەی کێشخانی زۆرێک لەو تابلۆیانە بە کارەکانیان. بێگومانم پیشانگایانە کاکرێتەوە بەڕێنگە ساڵانە بکرێتەوە لە یادی یەکێتی نیشتمانی کوردستان دیارە کۆمەڵێکی زۆر لە هونەرمەندان بەشداریەکەن ڕای گۆڕینەوە بێت لەگەڵ ڕای گۆڕینەوە شێمە کۆمەڵێک ڕەنگە هونەرمەند هەبێت تا ئێستاکە نەیزانی بیان پێ نەوترابێ ئاگادار نەکرابێتەوە کۆمەڵێکی زۆر هەیە ئاگادار نەکراوەتەوە بەڵام لەگەڵەوەشە وەکو ڕاگۆڕینەوە وەکو ئەوەی کە شارەزایی لە ئیشەکانی یەکتریە شتێکی زۆر زۆر چاکە دوایەوە ئەو شتە کۆنانەمان بیرەخاتەوە وەکو خەبات و وەکو ڕابردوەکانی یەکێتی چۆن هاتۆتە کایەوە چۆن چۆنی دروست بووە باسی شاخ و باسی ئێستای یەکێتی تیاکراوە. خۆش بە مامۆستاگیان زۆر سپاس بۆ وتەکانت بەڵە خۆشەویستان وەکو ئەیبینن پۆل یاخود کۆمەڵێک لە میوانانی خۆشەویست کە لێرە هاتوون سەردانی نێو پێشەنگاکان کردو بە خۆشحاڵیەوە کە ئەمە دووپاتێکەنەوە کە دڵسۆزیان خۆشەویستیان بۆ یەکێتی نیشتمانی کوردستان هەیە ئەوەی کە جێگەی سەرنج بوو من ئاماژەی پێ بکەم ئەو دوێنەی هونەرمەندی شێوەکار کاگ ئیسماعیل کە وەکو مامۆستا با بڵێن مامۆستاش ئاماژەی بۆ کرد کە هەمووی بە وردە کاغەز وێنەکان گزارشتی لێ کردووە کە ئەمە باگراوندێکی گزارشێکی باش لە پشتی ئەم وێنانەوەی کە